وەکەزانین وەرزی پاییزدا ئیتر خەڵکی دەسەکە بە گرتنی وێنە بۆ ئەوی کە زۆر کات لە تۆڕۆک وڵاتەکان بڵاوی بکاتەوە و جا چمە لای کارزان تاریق لە سلێمانی کارزان پێمان بڵێ خەڵکی چەند خواستی لەسەر گرتنی وێنەیە لە وەرزی پاییز و بڵاوکردنەوەی جا وەکەوتر ینی بەرگی پاییز لە وێنەکانە جوان دەرەکەی پێمان بڵێ خۆشت وێنت گرتو ئەمڕۆکەکەم ڕۆژی پاییزە؟ جا کارزانۆگە بینین خەریکی وێنەگرتنی تۆ ئێستا لە سەرشاری شاری سلێمانیت و وەستای پێشێ قسە بۆی مەکەی وێنە ئاگری. وەڵا بە تەکید ئێستاەوەی ئەبینن کارزان وێنەیەک مەگرێت تەوان ئیتر ئەمە دووەم ڕۆژی پایێزە لە ئێستەوە دیمەنەکانی پایێز ڕەنگە جوانەکانی پایێز دەرەکەون و هاوڵاتیانیش ڕووەکەنە چەند شوێنێک بۆ وێنەگرتن بە تایبەتی هەرچەندە هێشتا بە تەواوی ڕەنگی پایێز بە درەختەکانەوە و بە هەموو شوێنەکانەوە سیمای دەرنەکەوتووە بەڵام هەر دیمەنەکانی جوانن گەڵا بینم لە سەرزەوی بەڵام هێشتا ماویەتی بە تەواوی هەر وێنەکان لە هەموو وەرزەکە جوانی خۆی هەیە سەرەتای پایێز خۆی بە تەواوی گەڵا ڕێزان جا ئەگەر فۆتۆگرافێکی باشی شوێنەکەت بگرێەوە هەروەکو یادگاری ئەمێنێتەوە شتێکی جوانە بێجا منیش ئەمڕۆ لەگەڵ کارزانە هاتم کارزان ڕەنگە خۆتان هەیناسن بەس بینەران زۆر باش نەیناسن یەکێکە لە فۆتۆگرافەرە باشەکان کە ئەمە زۆربەی کاتوەکو تیم دەرەچین لەگەڵمانە بێ فۆتۆی جوانی هەم ڕۆژنامەنووسان ئەگرێ هەم تەواوی دیمەنە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەمە هەنەیە گفتوگۆی لەگەڵا بکەم کارزان سڵاوە لێوێ بەیانی باش کارزەکان زۆر سپاس بەیانی و بینەرانی یەناڕتیش باش زۆر باشە مێ بزانم جیاوازی پاییز چییە بۆ فۆتۆگرافەران کە حەزیان لە پاییزە لە بۆ فۆتۆگرتن سەرەتاڵم بەناوی خوایی کە هەموو ئەم جوانانەی ئەفراندووە بێگومان کاتێک تۆ بۆ فۆتۆگرافەران توانین بڵین پاییز پاشای وەرزەکانە بۆچی کاتێک تۆ دیمەنی وەرینی گەڵاکانە بینی ئاسمانی شینە بینی بارانباری نەبینی ڕاستەخۆ تابلۆیەکی زۆر جوانی هوەری کە خوا بە مرۆڤی بەخشیوە کە جگەلەوەی کابێ مرۆڤ تێڕابمێنێ لەم جوانیە ئەوە دەرفەتێکی باشە بۆ فۆتۆگرافەران بتوانن جوانترین وێنە لە مۆرزەتا بچرکێنن پەیوەندی بە ڕەنگەکانەوە لە پایێزا زۆرترین ڕەنگ هەیە گومان ئەو گۆڕانکاریە کە بەسەر ڕەنگەکانە دێ سوور و زەرد و ئەوانە هەمووی واکە لەگەڵ شینی ئاسمان و کۆچی باڵندەکان و دەنگی کۆتر ئەمانەوەکە کە تابلوویەکی زۆر جوان و ئەفسانەی بخڵقێنێت و فۆتۆگرافەران لەم وەرزە تا جوانترینەکان پێشکەش بە هاوڕێیان و بینەران بکەن. هەرچەنە سەرچینار خۆ دەزانی وەرزی پاییز کەیت ئێرە پڕە لە گەڵا درەختەکان زەرد بوون. ئێستا بەس تەنها لێرە ئەو گەڵاوەریوە هەیە ئەوەی کە زەرد بۆ وەکو سەرەتایەکی دەرکەوتنی پاییز فۆتۆیەکم بگرە با پیشانی بنەرانی بەبزانین چی بۆ منەکەی باشە چاوە خۆر من لەکوێ بوەسم خۆت تەبان فۆتۆگرافەرەکان خۆیان دیاریەکەن کەسەکان لەکوێ بوەسن چۆن هەم مەسەرەن دیمەنەکە و مەنزەرەکەی جوان دەرەچێ بوەستم بە پێوە دانیشم ئاوا بوەسم هیچ دەرەکەوێ گەڵاو شتەکە باشە ئەمە باگام لە خۆم نەبێ کارزان باس پیشانی بینەرانی بێن بزانین فۆتۆکەی من چۆنە ئەوانی بەدڵیانە یان ناچینە پێشەوە ئەمە زارودیە ئەم فۆتۆیم گرتووە ئەزانم ئەوەش حەزەکەن ئێستا لێرە بن فۆتۆی جیاوازتان بگیرێ کارزان چ کاتێ زۆر ئەو دیمەنەی کە لە پاییزە هەیە بۆ فۆتۆگرافەرانی تر هەموو ڕەنگەکانی تا دەرەکەوێ بۆ بڕای من کاتێکە لە بەرەبەیان زۆر فۆرها ئاڵێ ئاڵتو نییە لە بەروی کاتێک تیشکی خۆر ئەیا لەو گەڵانە کات باران باری و بەسەر گەڵاکانە دیمەنەکە زۆر جوان و ئەفسوناویە بێ یاخود کاتی خۆر نەمان ئێواران ئەو دوو حاڵەتە زۆر جوانە بۆ ڕەسم باشە ئەمە بۆ فۆتۆگرافەر بەس بۆ هاوڵاتی بۆ نمونە مۆبایلێکی بەدەستەوەیە چۆن مامەڵە لەگەڵ ئەم شێوازی وێنەگرتنە بکایەسە تۆ من ئەم کامەرێ مامەڵی تایبەتی هەیە بەڵام بۆ مۆبایل جیاوازترە بە بڕای من ئەگەر کەسێک حەزی لە پیشەکە بێ حەزی لە بواری فۆتۆگرافەری بە هیچ کاتێ کامێرەی باش و کامێرەی خراپ ومانە ناکاتە بیان من ئەگەر حەزم لە فۆتۆگرافەری بۆ مۆبایلەکەی دەستم جوانترین وێنە ئەچرکێنم
ئەسەش زۆر موبایل پێشکەوتووە تەنها بینینی فۆتۆگرافەرەکە ڕوانین بۆ ئەو گۆشەیە زۆر گرنگە چ ڕسمێکە گریت پامی تۆ چییە لەم وێنەیە ئەوە گرنگە بۆی بە بەڕای من کامیرە هیچ کاتێک گرنگ نییە ڕاستە بۆن من بۆ کوالێتیوانە بەڵام بۆ دیمەنی جوان و گۆشەی جیاواز موبایل زۆر باش ئەتوانی مامەڵی لەگەڵا بکەی ئەو کەسانی کە کامیرایان نییە. تۆ هیچ کاتێک پایزی ڕابردوویان ساڵانی تر شوێنێک هەبووە هەڵی بژێری تایبەت بچی فۆتۆی پایز بگری بۆ شتێکی جیاواز هەبێ مەسەن فۆتۆگرافران جیاواز لە هاوڵاتیسە من حەزەکەم لێرەوێنێکی جیاواز بگرم بەڵام فۆتۆگراف ئەچێ شتێک هێنێتەوە کە هەموو خەڵک لای سەرنجڕاکێش بێ بزەبر ئێمە لەم شوانە لەگەڵ برادێکمان باسی ومانەگەوتم بافتین بۆ شوێنێکە کەس نەڕۆشت بێ بۆچی لەبەرەوەی شتێکی دووبارە نەکەین یان هەر بینەوە سەرچنار بوو نمونە کۆمەڵێک شوێن دیاری بکەین کە ئیشەڵا لە خەیاڵمانەیە جارەکان بۆی جوانترین فۆتۆ لێ بچرکێنین خۆتە زانی وەرزی پایزە دوانی بڵێ یان فۆتۆگرافی وەکو ڕاوکردن وایە ئەم وەرزش لەبەروی خێراتەیە بەڕێ وەرزی ڕاوکردن ئافرم بۆ فۆتۆگرافەرانەی کە جوانترین ڕاوەکەن لەم وەرزەدا. ئێستا دەستی پێ کردو ئەم وەرزە وەڵی ماوێتی کاکارزان باشە ئەگەر فۆتۆی کەسێک نەگریت ئەم ساتێک کە ئێستا من و تۆ لێرەین بەڵام بتەوێت لێرە فۆتۆیەک دەرکەیت و بڵێ وەکو ئاماژەیەک بە سەرەتای دەرکەوتنی وەرزی پایز و جیاوازەکەی چ فۆتۆیەک لێرە چرکێنی تۆ بێگومان ئەگەر بۆ منە فۆتۆیە بگرین یان کاتێک گەڵایەکەکەوێتە ناو ئاوەکەەوە ئاماژەیەکە یەکەم جار بۆ منە زارداکەوێتە ناو ئاوەکەەوە توانین ئەوە ئاماژەیەک بۆ پاییز بۆ هاتنی پایز و وەرینی گەڵاکان زۆر جار بازەوە کرێ دەستکاری ڕەنگی ژەکرێ لە فۆتۆکانە ئەو جوانی نازەمە بۆ ڕای من جوانیە سروشتەکە خۆی هەر خۆی جوانە نەک بچی بە فلتەر و نازانم کۆمەڵێک وەرنامە دەستکاری بکەی سروشتەکە باسی ئاوت کرد لێرە ئاویشمان هەیە ئەوە نییە کە لە شوێنێک بین کە شتی جیاواز نەبینین با بچینە ئێرە پاییز لەگەڵ تێگەڵکردنی ئاو ئاسمانی شین و تیشکی خۆر ئەبێت چ تابلویەکی ئەفسوناوی دەچێت کە خوا جگە لەوەی پێم وتی ئەبێ ئێمە بیر بکەینەوە خوا چ سروشتێکی جوانی بە مرۆڤ بەخشیوە لەگەڵ شاوە تابلویەکی هونەری زۆر جوان حەزت لە چ وەرزەکە بێگومان وەک وتم هاتوانم بڵێم وەرزەکان لای من هەمووی جوانە ئەنی باشتی تەقلیدین وڵێم بڵێم وایە وانەیە بەڵام پاییز بۆ ڕستم زۆر جوانە ڕاستە پایز وەرزی غەمگینیە کە شاعیران باسێکن و وەرزی بێتاقەتیە بەڵام ئەتوانی بە شێوازێکی تر ئەمە لێک بیتەوە کە وەرزی دووبارە ژیانەوەیە زەنگەڵاتیان ئێمەگە خۆم ئەویانە بێ بە فێک جوان ئەوە سوپەر ئەوە ڕستێگیری فۆتۆکە جوان دەرناچێت هەر سروشتی خۆی بێ هەموو شتێک بە بڕای من سروشتی خۆی بێ نابێ جگەلەوە دەستکاری ڕەنگ بکەی یعنی سیناریۆ بۆ شتەکان دروست بکەی ئەمانە هیچ کاریگەری نابێت سوتفا هەر ئەو خوایە ئەم سروشتە جوانەی بۆ خەڵەکردی گوناحەتۆ بچی دەستکاریگەیت و بە فلتەر و نازانم ئەم جۆرە شتانە بیگۆڕیت چ شتێک هەیە لەسەر ئەم بابەتە پەیوەندیدار بە وەڵا کاکارزان پێم وتی فۆتۆگرافی وەکو ڕاوکردن وایە ئەم وەرزی ڕاو بۆ فۆتۆگرافران بەجددی ئەبێ فرسەت بێن و جوانترین وێنە لە مۆرزەدا تۆمار بکەن قوربانم کاکارزانگیان نانە لە خزمەت نابووی ئەتوانی هەنە فۆتۆی خۆشت بچرکێنیە لێرە لەگەڵ دیمەنەکانە ئێمە بەردەوامە بین لەگەڵتان نازانم ئێوە چی وەرزێکتان پێ جوانە ئەم وەرزی سەوزایە شتێکی زۆر جوان و نایە بە وەرزی بەهار بە تایبەتی زۆر تایبەتە بەڵامی تر بۆ فۆتۆگرافەرانەوە پاییز قسەی لێ ناکرێت جیاوازە و وەرزێکی جیاوازە ئەو گۆڕانکاری خێرایی کە بەسەر ئەم وەرزەدا گۆڕینی گەڵاکان و جوانی سروش ئەمانە واکەم بۆ فۆتۆگرافەر جیاواز بێت لە وەرزەکانی تر ئەگەر بۆ منە هاوین بەگەر ماسووت ئێنەرەکەی و بێتاقەتی و ئەمانە یاخود زستان بەسەر ماسۆڵەکەیەوە ئەتوانین بڵێ پاییز وەرزی ڕەنگا و ڕەنگە قوربانم کاکارزان بەڵێ ئەمە قسەکردن بوو لەسەر سەرەتای وەرزی پاییز و دەرکەوتنی نیشانەکانی و گەڵاوەرین و جیاوازیەکانی ئەم وەرزە لەگەڵ وەرزەکانی ترا بۆ فۆتۆگرافەران وە بۆ هاوڵاتیانیش کە بەشێکیان هەر شاعرانیش زۆرترین شاعریان لەسەر وەرزی پاییز هەیە و هاوڵاتیانیش زۆربەی کات ئەم وەرزە بە وەرزێکی جیاواز لە هەموو وەرزەکانی تر ناو ئەبن و تا ڕادەیەک
لە شارەکانی شاتۆزێ مەسلەی خۆشەویستی و غەمگینی و وەرین و ئەوانە هەیە بەڵام بە دیمەنێکی تریشیا وەرزێکی جوان و ڕەنگا و ڕەنگ و ئاڵۆزیشە بۆ هەموو ئەو خەڵکانەی کە حەزەکەن لەم وەرزەیە یادگاریەکیان هەبێت بەگشتی ئەمە قسەکردن بوو لەسەر وەرزی پاییز و فۆتۆ و کارزان منەگەڕێمەوە لایەوە.